دیمەنی ژێر ئاوکەوتنی پردی گوندی ئاشورانە بەهۆی بچووکی و ڕێژەی بارانبارینەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا. لە ئێستادا پردەکە بە تەواوی ژێر ئاو کەوتووە و بەو هۆیەوە هاوڵاتیانی گوندەکە ئاستەنگی هاتوچۆیان بۆ دروست بووە بۆ ناحیەی سەنگەسەر. بەڵێ هاتسەنگی دروست دەکا لەبەرکی بەهۆی پردەکەی گچکەیە خۆی نزمە ئەگەر بارانە بەڕێژنە باری لافا زوو لێرەکان هەڵسێ ڕێگەمان لێ دەگرێت. یعنی ئێستا ڕۆکینەی هەچیتە لە بە ئیمێنات بۆ سەنگەسەری بۆ ئەوەی بەهۆی ئەو لافاوەیە. بەڵێ یعنی هاوسەنگێکی زۆری دروست کردووە لەبەرکی پردەکەش ئەگەر بێت و ئەو خوارەکەی دانە ڕێژن دڵنیا بکە بەرگەی دوو لافاوی دیکە ناگری. هاوڵاتیانی گوندەکە دەڵێت هەموو ساڵێک لەگەڵ دابارینی هەر بارانێکدا ئەوان تووشی گرفت دەبن بەهۆی کۆنی و بچووکی پردەکە و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش بە خەمسارد و کەمتەرخەم دەزانن. حکوومەت و لایەنی پەیوەندیدار هەموو بە پرسان ناحی واگەدارن حتا بڵی خەمساردن لە ئاستی ئەو معناتێکە هەنا. یعنی ئێستا ئەو ڕووداوام نەکراوە ئەو ڕێگا گیراوە لە شوێدی کەەوە ڕێگانیە یعنی چکراوە. یعنی ئەو کێشەی هەموو ساڵە دووبارە دەبێتەوە هەر کەمێک بارانباری ئەو گرفتەیمە دووبارە بۆتەوە هەتا بڵێ لایەن پەیوەندیداری خەمساد لە ئاات چارەسەرکردنی ئەو کێشەیەدا. خۆ لە دوێنێەوە بڕیار بوو لە وەزارەتی پەروەردە ئەوە نەبێ بێتە پشووی ڕسمی بەڵام ئەگەر نەش بە ئیمە دەبوار پشووی ڕسمی بێ لەبەرەوەی ڕێگامان لێگرا بوو هەر لە دوێنێ وارەکەیەوە کەس هاتو شۆ بێردا نەکراوە لە خوارێژ لە تۆ سووران پێشەوەی داخلی تۆ سوورانبی لەوێش تقریبان ها بەو شێوەیە بوو. بەهۆی بەرزی ڕێژەی بارانبارین و خراپی ڕێگاوبان و پردەکان بەشێک لا گوندەکانی سنووری پشدەر گرفتی هاتوچۆیان بۆ دروست بوو. هاوڵاتیانیش حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان با کەمتەرخەم دەزانن لە ئاستی چاکردنی ڕێگاوبان و پردەکان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام گوندی ئاشورانی سەر بە ناحیەی سەنگەسەر.